پێشمەرگە و سوپای عێراق یەکەم ئۆپراسیۆنی هاوبەشیان ئەنجامدا. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بەم زوانە داهاتی نەوت ڕادەستی بەغدا دەکەن. سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاند پێویستە سوپای تورکیا لە هەرێمی کوردستان بکشێتەوە. ساڵتان لەبێتەوەم کاتتان باش هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بەم زوانە داهاتی نەوت ڕادەستی بەغدا دەکەن. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەم هەفتەیە دوو مەلەفی گرنگ کە داهاتی نەوتی و نانەوتیە دەنێردرێن بۆ بەغدا و هیواشی خواست بەغدا بەم زوانە پشتی هەرێم بنێرێت. وتەبێژی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوەشدا بڕیاریان داوە لەمە دواسی ڕۆژ جارێک موچە دابەش بکەن و بە هیوان بەغدا پشتی هەرێم بنێرێت. هەفتەی ڕابردووشاندی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردو لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی فیدراڵ کۆبوونەوە. دواتر قوبات تاڵەبانی سەرۆکی شاندەکە ڕایگەیاند هەردوو لا نزیکن لە جێبەجێکردنی یاسای بودجەی 2021. سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاند پێویستە هێزەکانی تورکیا لە ناوچەکانی هەرێمی کوردستان و مووسڵ بکشێنەوە. لە ڕاگەیەندراوێکدا سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاند پێویستە هێزەکانی تورکیا لە ناوچەکانی هەرێمی کوردستان و مووسڵ بکشێنەوە چونکە بوونی ئەو هێزانە پێچەوانەی هاوسەیەتی باش و ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکانیشە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە هێرشکردنە سەر کەمپی مەخمور ناکۆکە لەگەڵ یاسا نێودەوڵەتی و مرۆییەکان. هەر لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە سەرۆکایەتی کۆمار پێداگیری دەکات لەسەر بنەبڕکردنی هەموو ئەو زیادەڕۆیانە و پێشێلکردنی سەروەری عێراق. ڕۆژی شەممە 5 پێشمەرگەی زێرەڤانی لە ناوچەکانی چیای مەتین بەوەی هێرشەوەکەوە گیانیان لەدەستدا کە حکوومەتی هەرێمی کوردستان پەکەکەی با کوشتنیان تۆمەتبار کردووتی کەوتونەتە بۆسەی پەکەکەوە. ناوەندی ڕاگەیاندنی هەپەکەش دەڵێت تەنیا بۆ ئاگادارکردنەوە تەقەیان لە پێشمەرگە کردووە. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند مەترسی و ئاڵنگاریەکانی ناوخۆ زۆر زیاترن لە ئاڵنگاریەکانی دەرەوە کە لەسەر هەرێم هەن. ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە وتەیەکدا کە لە پەرلەمانی کوردستان پێشکەشی کرد ڕایگەیاند ئاڵنگاریە ناوخۆیەکان زیاترن لە ئاڵنگاریەکانی دەرەوە. ئەوەش هەرێمی کوردستان لاواز دەکات. سەرۆکی پەرلەمان داواشی لە لایەنە سیاسیەکانی هەرێم کرد کە یەکڕیز بن و ناکۆکیەکان بەلاوە بنێن بۆ ئەوەی لە ناو خۆوە ڕوبەڕووی ئەو ئاڵنگاریانە ببنەوە. ڕێواز فایق لە درێژەی قسەکانی داباسی لەوەش کرد ئەگەر دەستی بەرژەوەندیە حیزبی و شەخسیەکان لە ناو ئابووری هەرێم نەبردرێت هاوڵاتیان زیاتر نیگەران دەبن و مەترسیەکان زیاتر دەبن. ئەولەویەت لە ڕوبەڕووبوونەوە لای هەمومان چارەسەرکردنی کێشەکانمان بێ لەسەر ئاستی هەرێم بۆ ئەوەی پێکەوە بە متمانە بە یەکتر و بە تەواوی دامەزراوەکانمان بە یەکڕیزی لەگەڵ تەحەدیاتی ئاستەکانی تر ڕوبەڕووبین. بۆیە سەرەڕای جیاوازیەکانمان سەرەڕای جیاوازیمان لە ڕووی فکر و ئایدۆلۆژیەوە ئەبێت تەواوی هێزە سیاسیەکان ناکۆکیەکانیان بەلاوە بنێن و هەموو یەکڕیز بین لە گەشەپێدانی کەلتوری دیموکراسی لەسەر ئاستی دامەزراوەی و جەماوەری لە فەراهەمکردنی ئازادیەکان و ڕەخساندنی زەمینەی لەبارتر بۆ ممارەسەکردنی ئازادی ڕادەربڕین و ئازادی بیر و باوەڕی ئاینی و سیاسی و ئەوانی تریش. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم نرخی گەنمی جوتیارانی بۆ ئەم ساڵ دیاری کرد. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ڕایگەیاند بڕیاریان داوە بە دیاریکردنی نرخی کڕینەوەی گەنمی جوتیاران لە دەرەوەی پرۆسەی وەرگرتنی گەنم لەلایەن عێراقەوە. هەر بەپێی ڕاگەیەندراوەکە نرخی 1 تۆن گەنمی پلەیەک 475,000 دینارە و گەنمی پلە دوو 400,000 و گەنمی پلە سێ 325,000 دینارە. ئاماژە بۆ ئەوەش کراوە نرخەکان بەپێی ئەو گرێبەستەیە کە لەگەڵ هەردوو کۆمپانیای خۆشنا و قەیوان ئەنجامیان داوە. پێشمەرگە و سوپای عێراق یەکەم ئۆپراسیۆنی هاوبەشیان ئەنجامدا. ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق یەکەم ئۆپراسیۆنی هاوبەشیان بۆ سەر مۆڵگە و بنکەکانی چەکدارانی داعش لە سنووری قەزای کفری دەست پێ کرد. شانەی جەنگی عێراق ڕایگەیاند ئەمڕۆ ئۆپراسیۆنی هاوبەشی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لە ناحیەی زنانە لە سنووری قەزای کفری لە چەند قۆڵێکی جیاوازەوە بۆ سەر بنکە و مۆڵگەکانی گروپی چەکدارانی داعش دەستی پێکردووە. ئاماژە بۆش کراوە ئۆپراسیۆنەکە بە پاڵپشتی هێزە ئاسمانیەکانی ئیتالیا بەردەوامە و ناو بەناو دەنگی فڕۆکە جەنگیەکان بەسەر ئاسمانی ناوچەکەەوە دەبیستێت. مانگی ڕابردوو وەزارەتی پێشمەرگەی هەرێم و وەزارەتی بەرگری عێراق لەسەر پێکێنانی ژووری ئۆپراسیۆنی هاوبەش ڕێککەوتن کە لە پارێزگای مووسڵەوە دەست پێ دەکات تاوەکو سنووری خانەقین لە پارێزگای دیالە. ئەندامێکی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە کە عێراق ساڵانە 100,000 دۆنم لە زەویە کشتوکاڵیەکانی بەهۆی بە بیابان بوونەوە لەدەست دەدات. عەلی بەدیری ئەندامی لیژنەی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بە ئاژانسی هەواڵی واعی ڕاگەیاندووە بەپێی راپۆرتێک کە لە نەتەوەی گرتووەکانەوە دەرچووە
عێراق ساڵانە بەهۆی بە بیابان بوونەوە 100,000 دۆنم لە زەویە کشت و کاڵیەکانی لەدەست دەدات. باسی لەوەش کردووە کە تاوەکو ئێستا بۆ بابەتی بە بیابان بوون لە عێراق هیچ چارەسەرێکی ڕاستەقینە نەخراوەتە ڕوو. بەدیری دەژڵێت بە بیابان بوون وای کردووە پلەکانی گەرما بگەنە ئاستێکی زۆر بەرز لەبەرەوەی هیچ ڕووپۆشێکی سەوزی نییە و بەشی زۆری ڕووبەرە سەوزاییەکانی وڵات لە ناوچوون. خواتان لەگەڵ بێت.